ئێمە ئێستاکە هەم ئەنجومەنی وەزیران هەم وەزارەتی ئەوقاف بەڕێبەرایەتی گشتی حەج و عەمرە هەموو لە دیراسە و دەردەشەکردنی ئەوەدان کەوا ناونووسینەوە سەر لە نوێ دەست پێ بکاتەوە میکانیزم و ڕێکارەکانی چۆن بێ، شێوازی ناونووسینەکە چۆن بێ، ئەو گۆڕانکاری لە سیستەمی ناونووسینەوەدا ڕوئەدا چ پێویستی بە چه ئامادەکاریەکەیە، چکە هەم ئاڵۆزی تێدایە هەم بوعدێکی کۆمەڵێ بوعدی تریش لە خۆی گرێ وکو مەسەلەی وەرگرتنی پارە و دانانی لە شوێنی ئەمینا و ئیسیثمارکردن بە پارەکە ئەگەر بکرێ و بتوانرێ و لە توانای حکوومەت یاریمی کوردستانە هابێ و یعنی هەموو ئەمانە لەو وردەکاریانن کە ئاڵاون بە پرۆسەی ناونووسینەوەی حەجی ئەمساڵدا کە پێشبینی ئەەکەین ئینشاءڵڵا لە مانگی نۆدا ناوەکە بنووسینەوە، بەڵام هێشتر یەکلایی نەبووەتەوە. ئەوان ناڵێم لە دەردەشەکردن و بەرنامە ڕێژیدان بۆی 18 ساڵ و ئەوانە بێ بۆ لایەنی سەر تا ئێستاکە هیچ قسەیەک نییە. مەسەلەی پارەش هەرماوە تۆ ناڵێم بەشێکە لەو وردەکارەی کە تا ئێستاکە حەسم نەکراوە، نازانین چۆن چۆنیە.